پاییز بوو کی خێزان پاییز پاییز بوو کی خێزان من ما تۆزین هەردوو هاودەم من فرمێسکم تۆ بارانێ من لەناسام تۆ بایساردێ من خەم تۆ هەوری گریانێ دوایی نایێ دادم دادێ پاییز 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 بووکی قژزەرد من مات تۆزیز هەردوو هاودەرد هەموو کاتێکتان باش بینێرانی بەڕێزی کەناڵی نارتیدوو بەرنامەی لەش ساغی من لەگوڕ ساڵح جاف لە ئەڵقەیەکی پاییزانە و پڕجوڵە و پڕشادی دێمەوە خزمەتتان ئەم ئەڵقەی بەرنامەی لەش ساغی لە پاییزایە لە ناو بەهەشتی خودا لە ناو کوردستان لە هەورامان و لە ئاوێسەرەوەیە بەڵام ئەڵقەیەمان نەماتە و نەزیزە پڕپڕە لە شادی لە جوڵە لە بنیادنانی ماسوولکە لە سووتانی چەوری ئەڵقەیەکە بۆی کە ئێوە بتوانن بەهۆیەوە سەر لەبەری ژیانتان بگۆڕن واز لە ژیانێکی تەمبەڵی و پاڵدانەوە بێنن بەرەو ژیانێکی پڕ لە شاڵایکی و جوڵە و دروستکردن و بنیادنان و جوانترکردنی جەستەتان ئەڵقەیەک دەبێ ئەوەندە پڕ لە جوڵە دەبێ کە لە یەکەم ساتی دانیشتن بە دیارەوە هەتا کۆتاییەکەی چاوی لێ هەڵنەگرن و لەگەڵمان بن ئەڵقەیەک دەبێ کە چاو گوێتان بەرامبەر کۆمەڵێک شت دەکەینەوە کە تا ئێستا بەو جۆرەتان دیوە لە ناو هەورامانەوە لە لەش ساغیەوە لەگەڵمان
ئەمەی بەرنامەی لەش ساغی بۆیە هاتوونەتە هەورامان لەبەرەوەی کە هەورامان و ئاوێسەر لە هەر چوار وەرزەکەی ساڵە هەر جوانە، بەهاوین جوانە، بەهار جوانە، بەزستان جوانە، ئەوە تا خۆشتان جوانەکەی بێن لە پاییزە. ئەو گەڵا ڕێزانەی کە لە ئاوێسەر دیومە لە کەم شوێنێکی دنیا بەو جوانیە دیومە، لەبەرەوە نە لە پاییز و نە لە زستانە خۆتان لە ماڵەوە ماخن و وەرنە دەرەوە، یان وەرن بۆ وەرزشکردن بۆ ئێرە یان بۆ سەیرانکردن. هەندێک کەس کام بنە پاسکیل لێخوڕن پرسیاری ئەوم لێکەن، ئەڵێن پاسکیل لێخوڕین بۆچی باشە، یان سوودی وەرزشی پاسکیل سواری بۆچی بەشێکی لەشە. ئەو قسە وەکو وایە لە کەسێک پرسی گۆشتی کەباب و قەل چ ڕۆژێ خۆشە؟ هەموو ڕۆژەکانی هەفتە کەباب و قەل هەر خۆشە، وەرزشیش بۆ هەموو بەشەکانی لەش هەر باشە، هەر لە بنی پێوە بیگرە هەتا ئەگاتە تەپڵی سەر. داوای لێبوردنتان لێکەم لەبەرەوەی کە ئەم وێنانە زۆر ئەجوڵێن، لەبەرەوەی کە سروشتی ناوچەکە وایە و شاخاویە بۆی ئەوەندە ئەجوڵێن. وەرزشی پاسکیل لێخوڕین وەکو زۆر وەرزشی تر سوودی جەستەیی ئەجگار زۆری هەیە، هەم بە تەختی هەم سەر و هەوراز هەم سەر و لێش. ئەمڕۆ ئەم بەشەی بەرنامەکە بۆیە سەر و هەوراز ڕیکۆرد دەکەین بتوانم بە ئاسوودەی قسەکانتان بۆ بکەم، دوجاری سەر و هەورازەوەتان لێ خوڕین ئێستا کە سەری لێژەڕین. هەر لە پێکانەوە بیگرە لەبەرەوەی کە پاسکیل لێخوڕین بەهۆی پایدەرلێدانەوە وەکو یەکێک لە وەرشە سەختەکان، یەکی لە وەرشە هەوایەکان دەبێتە هۆی خێراسوڕانەوەی خوێن لە لەشدا وە فراوانبوونی لە خوێنەکان، ئەمە یارمەتی دەرە بۆ دروستکردنی ماسوولکەی باشی لەش، هەر لە ماسوولکەکانی تووزەوە بەرەو ماسوولکەکانی ڕان بەرەو ناوچەی کەمەرت. ئەمە وا دەکات لە مرۆڤ کە توانای چاوی سووتانی باشتر بێت و لەشی بە جۆرێک ڕابێنێت لە پاش داوازبوون دووبارە قەڵەو نەبێتەوە. کەمەش بابەتێکە لە بەرنامەکانی لەسلاغی بەردەوام باسمان کردووە و خەمی هەمووشمانە. پاسکیل لێخوڕین جگەرەوەش توانای ڕۆیشتن باشتر دەکات و ئەو بە ڕێزانەی کە هەروە جۆرە وەرزشی تر دەکەن وەک وەرزشی تۆپی پێ و مەلەوانی یاها جۆرە وەرزشی تر یان تەنانەت بەسەر شاخدا سەرکەوتن، پاسکیل لێخوڕین وایە لێ دەکات کە بتوانن باشتر ئەو جۆرە وەرزشە بکەن. بەسەرکەوتن بەرەو ناوچەی کەمەر یارمەتیدەرێکی باشە لە بچووکردنەوەی ورگدا، وا دەکات کە زووتر چێرەکانتان بسووتێنن. جگە لەوەش پاسکیل لێخوڕین وەرزشێکە بۆ بەهێزکردنی توانای سەرجێگەکردن یان توانای سێکسی پیاوان و ژنانیش. هەندێک لە سەرچاوە زانستیەکان ئاماژە بەوە دەدەن کە دەڵێن ئەو پیاوانەی بە شێوەیەکی بەردەوام پاسکیل لێ دەخوڕن ئەوە توانای سەرجێگیکردنیان باشترە لە پیاوانی هاوتەمەنی خۆیان و وەک ئەو پیاوانە وایە کە 2 ساڵ تاک و 5 ساڵ تەمەنیان لەوان کەمترە. توژنەی زانستیەوەی دەرخستەوە پیاوانەی کە تەمەنیان لەسەر و 50 ساڵەوەی و پاسکیل لێ دەخوڕن ئەوە بە ڕێژەی لە 130 ئەگەری توژبوونیان بە نەزۆشی کەمترە لە پیاوەکانی تر. جگە لەوەش ئەو خانمانەی کە تەمەنیان لەسەر و 45 ساڵەوەیە درەنگتر دەکەونە ناو لێچوونەوە بەراورد بە خانما هاوتەمەنەکانیان. هەر لە سوودەکانی پاسکیل لێخوڕین یەکێکە لەو وەرزشانەی کە ئەگەری توژبوون بە جەوتەی دڵ بە ڕێژەکانی لە 130 تا لە 150 کەم دەکاتەوە بە پێی سەرچاوە و توژینەوە زانستیەکان. ئەمە جۆرێک لە پاسکیل لێخوڕین وەرزشکردن کە هەفتانە چەند ڕۆژێک بکرێت کە بەلای کەم و هەفتەیەکە 150 خولەک بێت. جگە لەوەش پاسکیل لێخوڕین لە هەندێک لە سەرچاوەکانەوە ئاماژە پێدات کە بە ڕێژەی لە 130 ئەگەری توژبوونی خانمان بە شێرپەنجەی مەمک و هەروەها پیاوانیش بە شێرپەنجەکانی تر کەم دەکاتەوە. سەرباریەوەش پاسکیل لێخوڕین یارمەتیدەرێکی باشە بۆ پێچجوانی و ڕووجوانی مرۆڤ کە بەهۆی هەوا بەرکەوتنەوە ڕێگری دەکات لە پیربوونی مرۆڤ و چرجبوونی دەموچاوی. جگە لەوەش پاسکیل لێخوڕین مێشک چالاک دەکات و وا لە مرۆڤ دەکات زیرەکتر بێت. ئەم هەموو سوودە لە پاسکیل لێخوڕین هەیە و ئێوەش لە ماڵەوە دانیشتون و ئەڵێن دنیا ساردە بە پاسکیل لێ نەخوڕین. بڕوانن ئێمە لە سروشتی هەورامانە لەو جەوە ساردەیە سەرقاڵی پاسکیل لێخوڕینن. دەستکەوتن تەنێکی هەنەر تەنگە تەنێکی دەستکەوتن
تانيكي هنر تنق تانيكي بدر ديلا قهني كرمي خيبر تانيكي بدر ديلا قهني كرمي خيبر ماميكي شواني مسد باوانم هاوير دوغردي شواني مسد عزيزم هاوير دوغردي هرچی دلداری نازنی تو با من کردی هرچی دلداری باوانم تو با من کردی دای دستکوتن نگه تانیکی هنر تنگه تانیکی دستکوتن نگه تانیکی هنر تنگه تانیکی بدر دیلا قهنی کرمی بەخێر بێن بۆ بەیانی هەینی مارت و هەروەک دووشەممە و سێشەممە و چوارشەممە و پێنجشەممە مات پلانێکی هەیە کوپێک چایی نیوە لەگەڵ پارچەیەک سەمونی گەرمدا قژی خەریکە دادەهێنێت و ئاوا ئامادە دەبێت چونکە مات حەز دەکات پێش دەستپێکردنی قەرباڵغی بڕوات ئەمە پلانێکی نایابە بەڵام وا دیارە ئەم ڕۆژانە کاتی قەرباڵغی زووتر و زووتر دەست پێ دەکات و بەردەوام دەبێت و درێژ و درێژ و درێژتر دەبێتەوە دەبێت ڕێگەیەکی باشتر هەبێت بۆ چوونە سەرکار لەمە ڕەنگە چەند ساڵێک تێپڕ بێت لەو کاتەوەی کە مات دوایین جار لەسەر دووچەرخەیەک بوو بەڵام زۆر حەزی بە لێخوڕینی هەیە ئەو هێشتا دووچەرخە کۆنەکەی ماوە لەگەڵ هەموو کەلوپەلەکانیدا باشە ڕەنگە چەند ساڵێکی زۆر بێت کە مات دوایین جار دووچەرخەکەی خۆی لێخوڕیوە دیسان قەرباڵغیە بەڵام بۆ یەکەم جار مات دەتوانێت پێچێکی خێرا بکاتەوە لە چەپەوە بۆ ڕاست بەبێ چاوەڕوانی بەبێ ئەسکردن لەناو قەرباڵغی ترافیکدا هەلێکی دەبێت تا یارمەتی پاراستنی ژینگە بدات و شوێنە سەرنجڕاکێشەکان ببینێت وەک مات زیاتر لە 195 خەڵکی هەرێمی میدلانس لە چوارچێوەی 3 میلی وێزگە ناوخۆیەکانیاندا دەژین و زیاتر لە 500 شوێنی پاسکیل و قوفڵ لێدەر لە ناوچەی میدلانس هەیە ئەمە مانایەوەیە کە مات دەتوانێت پاسکیلەکەی بە ئاسانی و بە خێرایی بەجێ بێڵێت و لەگەڵ یەکێک لە تۆڕەچڕەکانی شەمەنەفەر و پاسدا سوڕانەوە بە دەوری میدلانسدا لەوە ئاسانتر نابێت و بە تێکەڵ کێشکردنی گواستنەوەی گشتی و پاسکیل مات نیو کاتژمێر زووتر دەگاتە سەرکار و دەتوانێت ئیمێڵەکانی بپشکنێت و زووتر کار بەجێ بهێڵێت و زووتریش بگاتە ماڵەوە وەک لە پێشتر مات هەستی کرد کە بە ئاسانی دەتوانێت داخلی ترانسپۆرت دایرێکت ئینفۆ بێت بۆ زانیاری لەسەر هەموو ڕێگەکانی پاسکیل و ئێستا چونکە مات جەستەی گونجاوتر و حەساوەترە و کاتی زیاتریشە دەتوانێت زیاتر چێژ لە پشوەکانی هەفتەی وەربگرێت وەک لە پێشتر تەنانەت چیتر لە ترافێکی بەیانیانی دووشەممە ناترسێت هەروەها دووشەممەی داهاتوو ئەمیشیان لێ ناترسێت لەبەرەوەی ڕێگەیەکی باشتر هەڵەبژێرێت لێ منە ئیشی ڕۆژانەم سەنعەتکارم بە پاسکیل ئەچم بۆ دوکان و بە پاسکیل لەگەش هەموو ئێوارێک فەڕێکی شەستێگەل لێم وەزنم 110 کیلۆ بووە ئێستا 89 کیلۆم 21 کیلۆم داگرتووە هەروە پاسکیل لێخوڕین ئیشی ڕۆژانەمان هەر پاسکیل لێخوڕینە شەوانەش تا سلێمانی تا سڵجار ڕۆین اینجا دوای ئەوە جمعانیش تا بازیان ئەڕۆین و ئەگەڕینەوە ساریوە ڕاهێنەری یاری مایتایم ئیحتیمامێکی تەواو دەدەین بە پاسکیل لێخوڕین بە هەفتەی 3-6 پاسکیل لێ دەخوڕین بۆ ئازەڵەکانی قاچ و بۆ بەهێزکردنی ماسوولکەکان نوری نورانی شمامه بوکه تو برف و بارانی دوچمامه بوکه شمام تو بخیراتی شمامه بوکه تو بوکه بوکانی دوچمامه بوکه شمام تو بخیراتی شمامه بوکه
شمامی دوتمامه بوکه شمامه 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 بوکه دوتمامه 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 بوکه شمامه 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 بوکه دوتمامه 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 بوکه وی 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 شمام وی 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 قربانات شمام من ناوم سامانە پیشەم دوکانارە ماوەیەکە وەرزشی پاسکی دەکەم و زۆر ئاسوودەم توانیمە 7 کیلۆ لە کێشی خۆم دابەزێنم و بۆ لەش ساغی زیاتر هیوادارم بەردەوام بم لەسەر ئەو وەرزشە وەرزشێکی زۆر خۆشە و لەگەڵ کۆمەڵە برادرانە زۆربەی کات دەچینە دەرەوانێ یاخود بۆ دەرەوەی شار بێت یانە ناو شار بێت زۆر خۆشحاڵ بووم هەروەها هیوادارم هەموو خانمان و پیاوان وەرزشی پاسکیل بکەن بەڕاستی وەرزشێکی خۆشە ئاسانە و قورس نییە و هەروەها بۆ کێشدا بەزانە شتێکی زۆر زۆر باشە یعنی بگرە لە مەلەوانی باشترە بۆ من لە مەلەوانی باشترە بۆ من چونکە زیاتر خوێن هەڵایەتە سەرەوانێ بۆ سەرەوەی جەستا وەکو لە وەرزشەکانی کە دڵ خۆشەکات و مرتاحە بیت لە ڕووی فکریەوە لە ڕووی بیرەوانێ و هیوادارم بەردەوام بووم لەگەڵ هاوڕەکانمە دەگومان وەرشی پاسکیل سواری وەرشێکی ئێجگار خۆش و چێژبەخشە و بۆیە دەتوان هاوڕێ پەیدا بکەم نەم کۆمەڵە هاوڕێ باشەم بەهۆی وەرشی پاسکیل سواریەوە ناسیوە جاستە ئێمە وشانە گۆرەگرین ئەچین بۆ مان خواردن لەگەڵ دیمەنی جوان و گەڵا ڕێزانی بەچێژی هەورەمان و پاسکیل لێخوێنەکانی ئێمە چەند ساتێکی خۆش و ئارام بەسەر بن لەگەڵمان سرمای گەلێ شارانم دی سرمای گەلێ شارانم دی بەڵام پەنجەم لە گۆ نەچوون بەڵام پەنجەم لە گۆ نەچوو چونکە سەرمای هەموو جێیە چونکە سەرمای هەموو جێیە تیشێ ڕۆژی نیشتیمانی منی تایە بۆ ئەوەی مناڵەکانمان بە دڵخۆشی و تەندروست بمێننەوە لانی کەم پێویستیان بە 6 خولەک لە چالاکی جەستەیی هەیە هەموو ڕۆژێک بەڵام مەرج نییە هەموو ڕۆژێک لە تەنها گۆڵێکدا بەسەر ببن دەکرێت دابەش بن بۆ ئەمە 10 خولەک لێرە و 15 خولەک لەوێ تەنها دڵنیا بەرەوە کە هەمووی بکاتە ئەو 6 خولەکەی کە پێویستمانە هەموو ڕۆژێک چالاکی جەستەیی کۆکراوە بۆ بیرۆکەی زیاتر لەسەر چالاکردنی مناڵەکانتان 6 خولەک لە ڕۆژێکدا دوێنیدار بە مەسەلەی خواردنەوە پاسکیل سواریشێکە لە وەرشانی کەسوودی چێژگار زۆری هەیە لەبەرەوەی کە یارمەتی دەرهاوشتنی خواردنەکان بە ئاسانی دەدا بەمانەیەکی تر پاسکیل سواری ڕێگرە لە قەبزبوونی مرۆڤ قەبزبوونی شێکەلە بابەتانەی کە لە کۆمەڵگەی ئێمە و لە زۆربەی وڵاتانی دنیادا خەڵک بەدەستیەوە دەناڵێنێت کە سەرباری ئەوەی کە عساابی مرۆڤ تێک دەدات ولی دەکات باشینان نەخوا و کارێکی دیارە بۆ گەورەبوونی ورک لەبەرەوە پاسکیل سواری شێکەلە و بابەتانی کە یارمەتی ئاسان دەرهاوشتنی خواردنەدا وەروە یارمەتی ڕەوینەوەی قەبزی دەدا جگە لەوەش لەبەرەوەی کە پاسکیل سواری وەرزشکردن یارمەتیەوە دەدات کە خواردن بە خێرایی بە ناوڕی خۆڵەکاندا بڕوا ئەو کاتە ئاوێکی کەمتری لە دەمەژدێتەوە و ئاسانتر دەبێت و کارکردی لەشی مرۆڤ باشتر دەبێت لە کۆڵنە زانستیەکان ئەوان نیشاندا ئەو کەسانی کە پاسکیل لێ دەخڕن بەراورد بە کەسانی تر ئەگەر خۆیان دانیشن تەنها سەی تەلەڤیزیۆنیش بکەن 10 جار زیاتر ئۆکسجین هەڵدەمژن بەمانایەکی تر لەشیان بە شێوەیەکی باشتر کار دەکات جگە لەوانەش ئەو کەسانی کە پاسکیل بە خێرایی لێ دەخڕن ئەوان لێ دەکات کە سێ ئەوەندەونی و خێراتر چۆری بسووتێنن جامە هێدی بەرەو ئێوارە دەڕۆین لێرەوە کەمێک خێراتر پاسیلەکانمان لێ دەخڕین وەک دەبینن جلەکانمان گۆڕیوە بە جۆرە جلێک کەف سوەڕیە بۆی کە لە سارەکانەوە دەربکەوین لێرەوە لە تەوێڵەی ئەزیزەوە بەرەو بیاری سەرنجڕاکێش و لێرەشەوە بەرەو خوورماڵە ڕۆین لەبەرەوەی کە منێکێک لەو شارانی کە بینیمەوە زۆر پێی سەرسامم لە مەسەلەی پاسکیل لێخوڕینە خوورماڵە لێوە باسیەوەتان بۆ دەکەین کە مرۆڤ هەتا چ تەمەنێک دەتوانێت پاسکیل لێ بخورێ
لەگەڵمان. لازم كاين له كرمان كرمانه لازم كاين له يا حبيبي من الرجال زيت وشونه يا حبيبي من الرجال زيت وشونه من هەر وەک وەرزشەوانێک سەرحەد عوسمانم وەک وەرزشەوانێکی پاسکی سواری هەفتانە کاتی خۆمان تەرخان کردووە بۆ ئەم وەرزشە بەڕاستی وەرزشێکە پێویستە پێویستیەکی ڕۆژانەیە ئەمڕۆ بە نیسبەت ئەوەی کەوا خەڵکەوە من یەکیان خۆم کەوا شۆفێری سیاری گەورە بچووشم هاوڕێتیکی باشم هەبووە لە کۆنەوە لەگەڵ شەقامە بۆیە هەر ئێستا یعنی کە ئەم وەرزشەم هەڵسەنگاندووە بەڕاستی بە پێویستی ئەزانم وەرزشێکە پێویستە بۆ بە حکمەوەی ئەگەر سایقێکی کەمیش بکەین لێرەدا یعنی ئەبینیت جەستەت دائیم ماندووە بۆیە ئەم وەرزشە پێویستە بۆ ئەوەی ئەو تاقەی کە بەکاری دێنیت بۆ ئەو تاقەی کە بەکاری دێنیت بە پاسکیل بتوانیت ڕۆژانە بتوانیت جوڵەیە بکەیت حرەکەیە بکەیت کاتەکانی خۆتی بۆ تەرخان بکەیت داواکارم لە بەڕێستان لانی لەو ئەوانەی کەوا خولیا و ئارەزویان بەم وەرزشە هەیە هەروەکو پاسکیل سواری وەرزشێکە بەڕاستی زۆر خۆشە لە ڕێی ئەم وەرزشەوە من چەند هاوڕێیەکی عزیز و خۆشەویستی وەکومانم ناسیوە بەڕاستی کاتەکانم یعنی زۆر زێڕینە کە لەگەڵ ئەمانە بەسەریە بم زۆر بە خۆم بە خۆشحاڵە زانم ئەو کاتانێک کە لەگەڵم هاوڕێ عزیز و خۆشەویستانە بەسەریە بم و بریا ئێمەش وەکو وڵاتانی تر وەکو ئەوروپا بەعام شەقامێکی تایبەتمان هەبوایە بۆ ئەم وەرزشە بەهەرحاڵ کە نیمانە ئێمە هەتا شەقامەکەشمان بەڕاستی وەکو پێویست نییە بۆ برا شۆفێرەکان بۆ سیارەی بار و سیارەی بچووکیش لە هەمان کاتە ئێمە ئەو داواکاری ئەکەین بەڵام بێگومانی کە ناگاتە جێ لە کۆتاییشدا بەڕاستی دەستخۆشیەکەین لە برایانی ئەم کەناڵە بەڕێزە لەبەرەوەی کاتێکی خۆیان بۆ ئێمە تەرخان کرد دەستی ماندووبوونیان نەگوشین زۆر سپارسیانەکەین بردنەوەی تیمێکی لاواز بەسەر تیمێکی بەهێزدا لێدانی دوایین خولەکی لێدانی سزا کە پاڵەوانێتەکە دەباتەوە کۆکردنەوەی ڕاهێنانە وزە زۆر بەکاربەرەکان زۆربەی خەڵک حەز دەکەن کە بردنەوەکانیان شکۆدار بکەن لە مەیدانەکاندا هانی تیمەکانیان بدەن وەرزشەکانیان بکەن بەڵام پرسیارێک دێتە پێش دەبێت ئەوەندە خولیای وەرزش بن ئایا لە ڕاستیدا وەرزشکردن هێندەی ئەوە باشە کە بانگەشەی بۆ دەکەین یان تەنها کات بەسەربردنێکی خۆش و ڕابواردنە زانست لەم بارەیەوە چی دەڵێ یەکەم ئەوە تەواو چەسپاوەکە مەشقکردن بۆ جەستە و مێشکمان باشە و ئەوە بەدڵنیاییەوە ڕاستە لە کاتێکدا کە گەنجین مەشقکردن هەموو جۆرە سوودێکی تەندروستی هەیە وەک کشانی ماسوولکەکانمان دەرکردنی کۆرسڕۆڵە زیان بەخشەکان لە خوێنبەرەکانماندا وەکەمکردنەوەی مەترسی جەڵدە و پەستانی بەرزی خوێن و شەکرە هەروەها مێشکمان کۆمەڵێک مادەی کیمیایی دەردەدات کاتێک مەشق دەکەین لەوانە هۆرمۆنی ئیندۆرفین ئەم هۆرمۆنە سروشتیە کە کۆنتڕۆلی کاردانەوەی ئازار و چێژ دەکات لە ناوەندی کۆندامی دەماردا دەگونجێت بەرەو هەستی یوفۆریات ببات یان ئەوەی کا بە زۆری پێدەوترێت سەرخۆشی ڕاکەرێ بەگشتی ئیندۆرفینی زیادە و چالاکی جەستەی بەردەوام دەتوانێت جەختکردنەوەت بەهێز بکات و پەرە بە ئاوەز و یادەوەریت بدات کەواتەمانەیەوەیە کە سوودوەرگرتنمان لە چوون بەهۆڵی لەشجوانی 5 ڕۆژ لە هەفتەیەکدا بە هەمان شێوەی چوونە تیمێکە و پێشبڕکێکردنە باشە لێرەیە دۆخەکە سەرنجڕاکێش دەبێت توێژینەوەکان دەریان خستووە کە ئەگەر بتوانیت وەرزشێک بدۆزیتەوە کە حەزت لێتی لەگەڵ تیمێک ئەوە هەموو جۆرە سوودێکت پێدەگەێنێت کە زۆر زیاترە لە سوودە جەستەی و هۆشیەکانی مەشقکردن بە تەنها هەرە گرنگترینیان سوودە دەرونیەکانن لە هەردوو ماوەی کورت و درێژخایاندا هەندێکی تریان لەو ئەزمونانەوە پەیدا دەبن کە لەگەڵ تیمێک دایت بۆ نمونە فێربوونی متمانەکردن و پشتبەستن بەوانی تر قبولکردنی یارمەتی و یارمەتیدان وەکارکردن پێکەوە بەرەو ئامانجێکی هاوبەش لەگەڵەوەشدا پەیوەستبوون بە تیمێکەوە و کردنی کارێکی چێژبەخێش
وا دەکات کە خودی بەردەوامی مەشقکردن ئاسانتر بێت. هەروەها دەرکەوتووە کە بەشداریکردن لە وەرزشی قوتابخانەدا مەترسی نەخۆشی خەمۆکی کەم دەکاتەوە بۆ زیاتر لە 4 ساڵ. لامان کاتدا گرنگی خۆی و باوەڕبوون بە خود گەشەیەکی باش دەکات. هەندێک هۆکار هەیە بۆەوە، یەکێک لەوانە لە ڕاهێناندا هەستی پێکراوە تەنها بە مەشقی بەردەوام لەسەر جوڵانەوەیەک بەتایبەتی لەگەڵ ڕاهێنەرێکی باشدا گەشەی عەقڵیت بەهێز دەکات لەناو خۆتدا. بەتایبەت لەو کاتەدا کە دەڵێیت تەنانەت ئەگەر ئەمڕۆ نەتوانم شتێک بکەم دەتوانم پەرە بەخۆم بدەم لە ڕێگەی ڕاهێنانەوە و بەدەستی بهێنم لە کۆتاییدا. ئەم جۆرە بیرکردنەوەیە بۆ هەموو بوارێکی ژیان سوودبەخشە. پاشان هۆکاری فێربوون هەیە لە ڕێشتێکەوە. یەکێک لە هەرە سوودە گرنگ و درێژخایەنەکانی وەرزشکردن ئەزمموی قبولکردنی شکستە کە توانای پێویستی بەرگەگرتن و ئاگایەک دەداتێت تازاڵ بیت بەسەر کۆسپە زانستی و کۆمەڵایەتی و جەستەیەکاندا. بۆیە گەر تیمەکەت هەموو جارێک نەیباتەوە یان هەرگیز نەیباتەوە ئەوە هەر سوودی ڕاستەقینەی هەیە بۆ ئەزمونت. ئێستا ڕەنگە هەموو کەس خۆشی لە هەموو وەرزشێک نەبینێت. ڕەنگە تیمێک زۆر پێشبڕکێکار بێت یان بە پێچەوانەوە. هەروەها کاتی دەوێت تا وەرزشێک دۆزیتەوە لەگەڵ توانەکانت بگونجێت. ئەوە تەواو ئاساییە، بەڵام گەر هەندێک کات بە گەڕان بەسەر ببیت ئەوە دەتوانیت ئەو وەرزشە بدۆزیتەوە کە لەگەڵ پێویستیەکانی تۆ بگونجێت. واگەر بیدۆزیتەوە ئەوە سوودی زۆری دەبێت. دەبیت بە بەشێک لە کۆمەڵگەیەکی پاڵپشتیکەر بڕوابوون بە خۆت دروست دەکەیت، مەشق بە جەستەت دەکەیت و خواردن دەدەیتە مێشکە، هەروەها چێژبینینیشمان بیر نەچێت. لە ئاوێسەرەوە جگە لەو ماوەکەمەی کەلاماندا بۆ نان خواردن لەبەرەوەی زۆربان برسی بوو بەبێ وەستان هاتین هەتا گەشتینە خوڕماڵ. گەشتێکی ئەزگار بە چێژ و بە تام و بە لەزەت بە سواری پاسکیل. لەوانەیە هەندێک لەوانی کە ئێستا مابینن بڵێن جا چییە؟ ڕێگاکە زۆربەی زۆر یا سەرەولێژە یا تەختانیە. بەڵام ئێوە نازانەوە چەندێک سوودی زۆرە. لەبەرەوەی ئەو هەوایی کە بەر مرۆڤ دەکەوێت پێستی مرۆڤ جوان و گەنج دەکاتەوە و یارمەتی دەیا بۆی کە بە گەنجی بمێنیتەوە و چرس نەوێت دەموچاوە. جگە لەوەش هەموو جۆرە پاسکیل لێخوڕینە، چ جای بەرەو هەوراز بێ، تەختانی بێ یا سەرەولێژانی بێ، وا دەکات لە مرۆڤ کە بەرگری لەشی زیاد بێ لەبەرەوەی خانەکانی لەش چالاک دەکاتەوە. ئەمە سەرباریەوەی کە باسیەوەم بۆ کردن بۆ ڕێگەگرتن لە نەخۆشەکانی دڵ و بۆ دابەزانی کێش و بۆ ڕێگەگرتن لە توشبوون بە نەخۆشەکانی شێرپەنجە پاسکیل لێخوڕین ڕۆڵێکی ئێجگار گەورەی هەیە. من سەرسوڕمام لەو خەڵکەی کە ئێستا بە هۆی بایکۆت و مانگرتنەوە لە ماڵەوەن و کاتەکانی خۆیان بە وەرزشکردن و پاسکیل لێخوڕینەوە سەرقاڵ ناکەن. بەداخەوە ئێستا لەبەرەوەی کەشەوە لە خوڕماڵ خەڵکێکی زۆر نابین بە پاسکیل لێخوڕین، بەڵام ئەوەی کە بە خوڕماڵە تێپەڕێ ئەزانێ خەڵکێکی چەند زۆر لە خوڕماڵە پاسکیل لێخوڕێ، کەمێکێکە لە جوانترین شتەکانی خوڕماڵ و هەورامان کە من بە چاوەکانی خۆم دیبێتم. لەوانەیە هەندێک کەس پرسیارەوە بکە کە چ تەمەنێک گونجاوە بە پاسکیل لێخوڕین. بەو مەرجێک کە کڵاو بەکاربێن و مەرجەکانی سەلامەتیتان هەبێ هەموو تەمەنێک گونجاوە بە پاسکیل لێخوڕین. بەڵام ئەی هەتاش تەمەنێک چرکێک بۆستن سەرێکی وێنە بکەن کە ئێستا لەسەر شاشە دەردەکەوێت. ئەوە پیاوێکە خەڵکی فەڕەنسایە، نزیکەی 70,000 کەس لە فەڕەنسا تەمەنیان لە 100 ساڵ زیاترە. یەکێکان چانسێکی هەبوو بۆ بەشداریکردن لە پێشبڕکێیەکی پاسکیل سواریدا بۆ بەتەمەنەکان. ئەو یەکەم بوو کە توانی لە ماوەی سعاتێکدا 24 کیلۆمەتر ببڕێ. ئێستا لە دنیادا خەڵکی دەزانن ڕیکۆردێکی تازە تۆمار کراوە و ئەویش لە تەمەنی 100 ساڵیدایە. خۆشبەختم. بەڵێ ئەویش منم کە توانیمە ئەو کارە بکەم. ڕۆبەرت 100 ساڵە ئەم جۆرە جوڵانە هەموو ڕۆژێک بۆ ماوەی نیو سەعات ئەم مەشقانە دووبارە ئاکاتەوە لە ماڵە ساردەکەی خۆی لە پاریس. ئەم پیاوە بەشداری لە زۆر پێشبڕکێی پاسکیل سواریدا کردووە، وەکو پێشبڕکێی پاریس بۆردۆ لە تەمەنی 28 ساڵیدا. من زۆر حەزم لە پاسکیل سواریە، هەر بە پاسکیل لە پاریسەوە چوومەتە مۆسکۆ، چوومەتە گۆڕەپانی سوور لە مۆسکۆ. لە تەمەنی منداڵیەوە زیاتر لە 400,000 کیلۆمەتری بڕیوە، هەتاوەکو ئێستاش ڕۆژانە ئەم وەرزشە دەکات. لە ماڵەکەیەوە دەڕوات بۆ شارەکانی چواردەوری پاریس. نهێنی ئەوەش لە هیچ خواردنێکا زیادەڕەوی ناکەم، زۆر سەوزە و میوە دەخۆم. خواردنەوەی سەرەکیم ئاوە، زۆر جار ئاوی لیمۆ لەگەڵ ئاو تێکەڵ دەکەم و دەیخۆمەوە. ئەو تەنها پاسکیل لێ ناخوڕێ، بەڵکو بە شێوەیەکی بەردەوام ڕاش دەکات. بەڕاستی هەست دەکەم کە ئەو هیچ کێشەیەکی تەندروستی نییە. ڕۆبێرت 4 جار هاوسەرگیری کردووە، چەند جارێک کاری جیاوازی کردووە وەک شوانی مانگا لە کاتی جەنگی جیهانی یەکەمدا.
هەروەها مامۆسای وانەی بیرکاری بووە پیاوی ئاگرکوژێنەوە مریشک فرۆش لەگەڵ شۆفێری شاحینە لە فەنزیۆلا. بەڵام وەک هەمیشە خۆی دەڵێت کارکردن سەرکێشیە. ئەم پیاوە تەمەنی 104 ساڵە هەتا ئێستاش پاسکی لێ دەخورێ. یەکێکە لەو کەسانەی کە زاناکانی توێژەر و سپۆرانی تەندروستی سەرسوڕماوە لە تەندروستی ئەو پیاوە لەبەری بە تەمەنێکی زۆرەوە هێشتا سەرقاڵی پاسکی لێ خوڕینە. لەبەرەوە ئەو کەسی کە لەم گروپە بچووکەی ئێمە بە تەمەن لە هەومان گەورەترە و ناوی کاک جەهانگیرە پاشکەمێکی تر قسەتان بووەکە وی پێتان بڵێ بۆچی بەچمە بەستێک ئەو پاسکی لێخوڕێ. لەبەر وەک بمان باسکردن پاسکی لێخوڕین ڕێگریشی باشە لە تووژوو بە نەخۆشیەکانی دڵ و هەروەها کۆنتڕۆلکردنی نەخۆشی شەکرە و بەرزەفشاری خوێن بە کورتی بە کوردی لە تەپڵی سەرەوە تابنی پێ. ناوم گیانگیرە تەمەنم 42 ساڵە پیشەم عریزە نووسینە. ئەمەیە بۆ فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەست پێ بکەن کە دەفەرمێ وإن لبدنك عليك حق. بەڕاستی لاشەکانتان حەقیانەیە بەسەرتانەوە. منیش وەرزشی پاسکیلم بۆیە هەڵبژات چونکە لەگەڵ تەمەنەکەی من ناگونجاوە و بۆتە هۆی دابەزانی کێشی لەشم. کێشی لەشم پێشتر من 87 کیلۆ بوو. بەڵام بەهۆی پاسکی لێخوڕینی زیگەی ساڵێک و 3 مانگە توانیمە کێشم دابەزیێنم بۆ نزیکەی 80 کیلۆ. بەڕاستی ئیسادێکی زۆرم لێ کردووە. لێرەوە ئەڵێم ئەگەرتانەوێ دوور بن لە نەخۆشی زەخت، دوور بن لە نەخۆشی شەکرا، وەرن پاسکی لێ بخڕن یا هەر وەرزێکی ترکە ئیکەن. ئەگەرتانەوێ دوور بن لە قەلەقی و دڵەڕاوکیە، وەرن وەرزشی پاسکیل بکەن لەگەڵماندا. ئەگەرتانەوێ بە باشترین شێوە نان بخۆن، وەرن وەرزشی پاسکیل لێخوڕین بکەن.
هۆکاری سوودە زۆرەکانی پاسکیل لێ خوڕین بۆ هەموو بەشەکانی لەش لە مەسەلەی خەوتن لە خەو هەڵسانە کۆک باسمان کرد بۆ پێش خەوتن بە هەموو جۆرە چالاکیە جیاوازەکانەوە سوودی خۆی هەیە پاسکیل لێ خوڕین هەروەک باسمان کرد بۆ توانای سەررجەییکردن و وەتۆ هەروەها بۆ توانای وەچە خستنەوە منداڵ خستنەوە واروەها بۆ خانمان بۆ توانای ئەوەی کە بتوانن تا تەمەنێکی گەورەتر منداڵ بخەنەوە هەموو توێژنەی زانستی لەسەر کراوە و دەرکەوتووە کە بۆ هەموو ئەمانە باشە سەرباری ئەوش بۆ خانمانی دووژیان پاسکیل لێ خوڕین سوودی خۆی هەیە هەڵبەتە ئەمە بۆ خانمانی کە بۆ خۆیان دەزان پاسکیل لێ خوڕن نەک خانمێک لە کاتی دووژیاندا هەوڵ با خۆی فێری پاسکیل لێ خوڕین بکات یەکێک لە توێژینەوەکانەکە ئەنجام درراوە بۆ بەڕێزانەی کە کێشەی خەوتنیان هەیە بە مانایەکی تر خەویان لێ ناکەوێ توێژەرەکان داوان لێکردن کە ڕۆژانە 20 هەتا 30 خولەک پاسکیل لێ بخڕن لە ئەنجامدا بۆیان دەرکەوت بە تێکڕاو کەسانی کە بەدەست نەخۆشی بێخەویەوە دایان ناڵاند ئەو کاتی کە پێویستیان متاخەیان لێکەوێ یەکاویەک کەم بووە واتە نیوەی ئەو کاتیان پێویست بوو لە چاوجارانە واروها ئەو ماوەی کە خەویان لە دەکەوت یان خەویان بە ڕێژەی سەعاتێک زیادی کرد بە مانایەکی تر پاسکیل لێ خوڕین واتان لە دەکات کە زووتر بخەون و درەنگتریش هەڵسن لە خەو بۆ کەسانی کە کێشەی کەم خەویان هەیە بەڵام بۆ کەسانی کە یانێت چالاکی جەستەیان زیاد بکە وا دەکات کە باشتر بخەویت و زووتر هەڵسی لە خەو و چالاکی زیاتر بێت پاسکیل لێ خوڕین لە هەموو بەشەکانی ڕۆژدا سوودی خۆی هەیە هەر لە بانی زۆر هەتاوەکو شەو درەنگ بەڵام ئەگە بکرێت لە بەیانیان و نیوەڕۆ هەتاوەکو ئێواران بێ باشترە لەوەی کە بە شەو درەنگ بێ تەنیزلە دۆرزەکانی پاسکیل لێ خوڕینەوە زۆر کەس دەڵێ ئایا هاوین باشە یا پاییز یان زستان چکە بڕێکیش لەو بەڕێزانی کە کاری پاسکیل سازی پاسکیل فرۆشتن دەکەن ئەماژە بۆ دەڵێن کە وەرزی پاسکیل لێ خوڕین وەرزی هاوینە بەڵام پرسیارەکە ئەوەیە وەرزی ناخواردن کەیە هەموو وەرزێکە پاسکیل لێ خوڕینیش بە هەمان شێوەیە پاسکیل لێ خوڕین بۆ جەستەتان بۆ ژینگەتان بۆ خۆتان باشە ئەمڕۆ ڕۆژی هەینیە و من ئەو ڕۆژە تایبەتە بە ماڵ و مناڵم بەڵام ئەو ڕۆژەم لاوانسەندەوە بۆی کە خزمەتی ئێوە بکەم ئێوەش خزمەتی خۆتان بکەن هێشی پاسکیل لێ خوڕن و دەستکەن بە پاسکیل لێ خوڕین لێرەدا ئەمەڵقەی بەرنامەی لەش ساغی کۆتایی دێ وەڕێ دەکەوینەوە بەرەو لای ماڵ و مناڵ لە خوورماڵەوە تا و شوێنی کە پاسکیلەکە ئامان باو لێشەوە بە ئۆتۆمبیل ئەڵقەی داهاتووی بەرنامەی لەش ساغیش دیسانەوە تایبەتە بە باشترکردنی جەستە و بنیادنانی ماسوولکەی باشتر هەتا ئەوەڵقەیە لەگەڵ هاوڕێیانم بەردەوام دەبم و بەخواتان نەسپێرم هیوادارم قەت پێویستان بە پزیشک و نەخۆشخانە و داو دەرمان نەبێ شەو و شەوگارتان شاد خواتان لەگەڵ با بڕۆین ئەوە گەشتینە سەی سایق بەبێ وەستان لە خوورماڵەوە هەتا ئێرە هاتوین دەنگەدەنگمان لەسەر کە جەماعەت پێشکەوتون من پێشکەوتم ئاخەتە نابێ کاکە وعد ماوانە بوو ئەرێوە شوێ ئێرە چەرەکمان ماوە تا سلێمانی تقريبا بسيارة 45 دقيقة. ئەکەواتە ساعت 2 ساعتمانەیە تا سلێمانی